ئینستیتوێتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کللتور بانکێشتی سەرجەم هونەرمەندە شانۆکاران نووسەران و دۆستانی هونەرەکە بۆ ئامادەبوون لە ڕێوڕسمی بڵاوکردنەوەی ژمارە دوی گۆڤاری داکۆ بۆ شانۆ هاوکات لە پەراوێزی ئەو ڕێوڕسمەدا پرۆژەیەکی گرنگ و تایبەتی شانۆی ڕائگەێنرێت کە ئەبێتە هەنگاوێکی نوێ لە کاروانی هونەریدا مەراسیمەکە سەعات 5 بەڕێوەچێت و ڕێژنە ڕزگار لەو بارەوە زانیاری زیاتری لە ڕێژنە سڵاو لەبێت. ئاکام سلااوان لەبێ ئەم کاتتان باش وەک تۆ ئاماژە و پێکرد ئێمە لە ئینستیتوتی داکوین بۆ گەشەپێدانی هونەر و کولتور دیارە ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستەدا گۆڤارێکی نوێی ژمارە 2 داکۆ بۆ شانۆ بڵاو دەکرێتەوە کە گۆڤارێکی وەرزیە تایبەتە با بواری شانۆ و سەررجەم ئەو بابەتانەی کە لەلایەن توێژەران و نووسەرانەوە دەنووسێن لەم گۆڤارەدا بڵاو دەکرێنەوە من بەڕێز مامۆستا ئاراس عەبدوڵا لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان سەرپەرشتیاری هەخۆت ڕێکخەری پرۆژەکانی داکۆن بۆ شانۆ بۆ کولتور و هونەر مامۆستا سلااوت لەبێ ئەم کاتت باش بە ئەرک نەبێ سەرەتا پیرۆزبایی ئەم گۆڤارە نوێ لە بەڕێستان لە سەررجەم شانۆکاران و ئەو خوێنەراناکەین کە خوێنەری ئەم گۆڤارن لە دوای ئەو سەرکەوتنە بەرچاوی کە گۆڤاری داکۆ بۆ شانۆ بەدەستی هێنا ژمارە 2 گۆڤارەکە چ ناوڕۆک و بابەتێکی جیاواز پێشکەش بە کتێبخانەی کوردیەکەات بەڵێوە ئاگادارن بە خۆشحاڵیەوە کە لە ژمارەیەکەم هەر ئامادە بوون لە مەراسیمی ژمارەیەک ئێستا جیا لە مەراسیمی بڵاوکردنەوەی ژمارە 2 پرۆژەیەکی تریشمانەیە کە هاوکات لەگە بڵاوبوونەوەی ژمارە 2 ئاماژەی پێ ئەدەین ئەویش بە نمایشکردنی شانۆنامەی کوردیە پرسیارەکەی تۆ سەبارەت بە ناوەڕۆکی ژمارەی دووەم گۆڤاری داکۆ بۆ شانۆ ناوەڕۆکێکی هەمەڕەنگ و هەمەلایانی شانۆیی لەخۆوەگرێ کە لە توێژینەوە لە شانۆنامەی کوردی لە وتار لە وەرگێڕان لە کۆمەڵێک بابەتی دیکە کە لە دەوری هونەری شانۆ ئەسوڕێتەوە چ پەیوەست بێ بە هونەری شانۆ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ پەیوەست بێ بە هونەری شانۆ لە لای تیۆریستەکانی وڵاتانی جیهانی کە لەم ژمارەیە خۆشبەختانە کۆمەڵێک بابەتی هەمەڕەنگی لە خۆگرتووە و ئەمڕۆ ئەوجەناوت بەدەستەوەی و میوانانی ئازیژش کە لێرن ئەکەوێتە بەردیدیان دەستان خۆش بە مامۆستا ئاراس ئەمە بپرسم ئەو کەسانی کە لەنێو ئەم گۆڤارەدا توێژەران نووسەران کە لەلایەن بەڕێستانەوە هەڵبژێراون و بابەتەکانیان لەم گۆڤارەیە بە چ پێوەرێک بابەتەکانیان هەڵبژێردراوە بێگومان لە دوای بڵاوکردنەوەی ژمارە یەکەم ئێمە خۆمان لە پێگەکانی داکۆ بڵاومان کردەوە کە هەر بە ڕێزێک بابەتی هەیە ئەتوانێت بینێرێ ئەمە هێڵێکیانە هێڵێکی تریان خۆمان پەیوەندیمان کردووە بەو کەسانەوەی کە ئەزانین باگراوندێکیان هەیە لە بواری شانۆیە خاوەن دیدگایەکن لە نووسینی وتاریان توێژینەوە یاخود شانۆنامە پەیوەندیمان پێوە کردوون بە خۆشحاڵیەوە لەم ژمارەیە بەشداریان کردووە و ئاماژەم پێیاسە بۆن منە لەم ژمارەیە ئەمڕۆ هەر لێرە لەسەر ستیج بەشێکی شانۆنامەیەک ئەخوێنرێتەوە کە هی هونەرمەند شوانکەریمە نووسەر و شانۆکار شوانکەریمە لێرە دوو شانۆکاری خۆشەویست کاک ئەژین هەمەنووری لەگەڵ خاتو ئاشنا ڕەوف بەشێک لەو شانۆنامەیەمان بۆ ئەخوێننەوە بە ئەداکردنەوە کە ئەبێ بە بەڕگەیەکی چالاکیەکانی ئەمڕۆ بۆ نەتوێژینەوەی تایە کە شانۆکار و نووسەر دێرین حامی دەکە ئێستا خۆی خوێنکاری دکتۆرایە ئەو هێڵێکی ئەکادمی داوە بە ئەم ژمارەی گۆڤارە کە کۆمەڵێک نووسەریتایە کە وتاری جۆرا و جۆریان نووسیوە لەسەر شانووی جیهانی یا لەسەر دۆخێکی تایبەتی ناوخۆیی جگە لەوەش ئەم جارە هێڵێکی بەرفراوانترمان کردوتەوە لە کاری ڕۆژنامەوانی کە بەشێک لەو کارانەیان زۆربەی زۆری بە دوواداچوونەکان لەلایەن کاک بابان عومەرەوە کراوە کە بۆ نمونە تەوەری کردوتەوە لەسەر فستیڤالەکان لە کوردستان لە هەرێمی کوردستان فستیڤالە شانۆیەکان ئایا گرنگن ئایا گرنگیەکان لەکوێیان کەم و کوڕەکانیان لەکوێیە کە دیسانەوە لەو تەوەرانەیە کۆمەڵێک شانۆکار و ئەکتەر لە هەرێمی کوردستان بەشداریان کردووە لە قسەکردن لەسەر خاڵە خراپەکان و پێشنیارکردن بۆ بەدەزێنانی پۆینتی باش لە ئەو بوارانەیە مامۆستا باست لا پرۆژەی بە نمایشکردنی شانۆنامەی کوردی کرد ئەم شانۆنامانە دەبێتە هەفتانە یاخود لەلایەن ئەو نووسەر یاخود ئەو ئەکتەر و شانۆکارانەوە ئەم پلانە لەلایەن بەڕێستانەوە هەفتانە ئەبێت یاخود تەنها لە کاتی مەراسیم و ئەو بابەتانی کە بەڕێستان هەڵی ئەبژێرن لە ئینستیتوتی داکۆ بڵاو ئەکرێتەوە بەسێکمان لە پرۆژەکە بەگشتی بۆ بکەی سواز دەکەم پرۆژەی بە نمایشکردنی شانۆنامەی کوردی ئەبێتە پرۆژەیەکی ساڵانەی داکۆ بیرۆکەکە بیرۆکەیەکی استراتیژیە لە بواری شانۆیە ئێمە بیرمان کردەوە لە پۆینتێکا کار بکەین کە کەمتر دەستی بۆ براوە یا کەمتر ئاوەڕی لێدراوەتەوە ئەگەر سێری ئەو نمایشە شانۆیانە بکەین کە لە 10 ساڵ 20 ساڵی ڕابردووە بەرەمێنراون زۆربەی زۆری یان دەقی جیهانی بوون لەلایەن دەرهێنەرەکەەوە کراوە بە نمایشی شانۆی یاخود ئەو نووسەرانی کە خۆیان دەرهێنەرن دەقیان نووسیوە خستویانە سەر تەختەی شانۆواتە نووسەر دەرهێنەرێک هەستاوە بە
خستنە سەر شانۆنامەی کوردی. ئێمە لەم پرۆژەیە ئەمانەوێ شانۆنامەی کوردی کە چالاکی تر هەیە بۆ شانۆنامەی کوردی بۆ نەخەڵات هەیە یان چاپکردن لە دەستگای چاپەمەنی کوردیا هەیە بۆ شانۆنامەی کوردی. ئێمە بیرمان لەوە کردەوە پێشبڕکێیەک دروستکەین بۆ ئەو شانۆنامە کوردیانی کە دەرفەتیان نەبووە بخرێنە سەر تەختەی شانۆ و دواتر ئێمە تێچووی بە نمایشکردنەکەی بێتە سەر ئەستۆی ئینستیتیوتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کللتور. لە قۆناغی یەکەمە ئێمە ڕای ئەگەێنین بۆ ماوەی 3 مانگ نووسەران ئەتوانن شانۆنامەکانیان بنێرن ئەوانی کە ئەیانێ بەشداری بکەن لەم پرۆژەیە. دواتر لیژنەیەکەیە ئەم لیژنەیە شانۆنامەکانە خوێنێتەوە هەڵی ئەسەنگێنێ بۆ هەر لیژنەیەک ئێمە بودجەیەکی باشمان داناوە کە بە دڵنیایی ئەڵێم ئەکرێت نمایشێکی شانۆیی یان شانۆنامەیەشی پێ بخرێتە سەر تەختەی شانۆ بە هەموو پێداویستیەکانیەوە. بەڕای بەڕێستان ئەم پرۆژەیە تا چەندێک ئەو کلێنانی بواری هونەری شانۆ بە تایبەت لە بواری شانۆیە پڕ ئەکاتەوە لەلایەن ئینستیتیوتی داکۆ و داکۆ. بێگومان ئەم پرۆژەیەشێکی دیکێ لە پرۆژەکانی داکۆ کە خۆت ئاماژەت پێ ئێمە لە بواری هونەر و کولتورە بازنەکە فراوانترە. بێگومان لە داهاتووە پرۆژەی دیکە کاری گەورەتری داکۆ بینم دڵنیام هەر ئێوە ژامادهابن بە سوپاسەوە. پرۆژەی بە نمایشکردنی شانۆنامەی کوردی گرنگجەکەی لەوەیە کە ئێمە خۆشمان بیرمانەوە کردوەوە بەردەوام بێ. لە بەردەوامی چەند ساڵی ئایندەیە ئێمە لەم ساڵانی ڕابردووەکو ئاماژەم پێەیە تەنها دەرهێنەر نووسەر یان زۆر کەم دەقێکی کوردی لەلایەن دەرهێنەرێکی دیکەوە خراوەتە سەر تەختی شانۆ، بەڵکو دەرهێنەرێک هاتووە کە خۆی نووسەرە دەقەکەی خۆی خستوتە سەر تەختی شانۆ. ئەمانەوێ پەرە بەم کولتورە بدەین چۆن لە دنیاە شانۆنامە نووسمان هەیە شانۆنامە ئەنووسێ دەرهێنەرێک ئەی خاتە سەر تەختەی شانۆ. ئەمانەوێ پەرە بەم کولتورە بدەین شانۆنامەی کوردی بە تەنها لە ناو چاپەمەنیان نەمێنێتەوە یان لەسەر پەڕی گۆڤارێک نەمێنێتەوە یاخود بە شێوازی چاپی دیجیتاڵی نەمێنێتەوە، بەڵکو عادەتەن نووسری شانۆنامە بۆچی ئەینووسێ بۆی بخرێت سەر تەختەی شانۆ. ئامانجە گەورەکەمان ئەوەیە کە شانۆنامەی کوردی بخرێتە سەر تەختەی شانۆ و بینەر بێن شانۆنامەی کوردی بە دەرهێنەرێکی کورد ببینێ. بە هەوڵمان دووبوونەکانی ئێوە بەڕێز ئەم کێشانش چارەسەر بکرێت لە داهاتووە جوانترین نمایش لەسەر تەختەی شانۆ ببینین. مامۆستا ئەمە وەک شانۆکارێک ئەو پرسیارە لە بەڕێز بکەم لە ئێستاە شانۆی کوردی پێویستی بەچی هەیە؟ لە ئێستا خۆشببختانە ئەبێەوە بڵێم لە شاری سلێمانی جوڵانەوەیکی باش دروست بووە. ئێمە لە داکۆ ئەوەندەی بتوانین لە مەجای کللتورا کۆمەڵێک چالاکی ئەخینە سەرشانی خۆمان و جێبەجی ئەەکەن لە لایەکی دیکەوە ئەوە بینین کاکشوانکەری مێسە نمایشی هەیە لەم ڕۆژانەیەوە خەریکە شانۆی پیانۆ پێشکەشەکە کاک مامۆستا گۆرانی عەلیکەریم لە چەند ڕۆژی داهاتووە نمایشی ئەبێ لە داهاتووە ئاگادارم کاک زەریا سامی لە هاوڕێیانی تر ئاگادارم نمایشی ترەخرێت سەر تەختەی شانۆ کاگرافێر نەوزاد ئەویش دیسانەوە خەریکی پرۆڤەکردنە. ئەم جوڵانەوەیکی زۆر گرنگە ئەوەی کە پێویستە بکرێت ئەم جوڵانەوەی بەردەوامی پێ بدرێت هەم بۆ خۆمان لە داکۆ کە خەریکی ئەم جۆرە لە چالاکین وەکو پرۆژێکی ئەمڕۆ ڕایگەێنین ئەبێت بەردەوامی هەبێت. لە بەردەوامیە ئێمە هەم کەم و کوڕیمان بۆ دەرەکەوێ هەم زیاتر پەرە بە چالاکیەکانە درێت. گەورەترین کێشە مادام پرسیارەکە لەسەر ئەوەی کە چی بکرێ گەورەترین کێشە لە شاری سلێمانیا نەبوونی هۆڵی تایبەت بە شانۆیە. هۆڵی فرەبۆنە ناڵین، هۆڵی فرەبۆنەمان هەیە بەس هۆڵی تایبەت بە شانۆمان نییە. ئەمە ئەرکە لەسەر شانی دەسەڵاتدارانی سلێمانی دەوڵەمەندەکانی سلێمانی کەرتی تایبەت کەرتی حکومی ئەرکە لەسەر شانیان بیر لەوە بکەنەوە لەبەرەوەی بەڕاستی سلێمانی لەسەر ئاستی کوردستانی گەورە ناڵێم گرنگترین شارە بۆ شانۆ بەڵام یەکێکە لە شارە زۆر باشەکان کە شانۆکارێکی زۆر باشی تایە و ئەتوانێت بەرهەمی باشی شانۆی بەرهەم بێنێ بەڵام هۆڵی نییە. هیوادارین ئەم کێشەیە حەل ببێ چارە ببێ چکە بەڕاستی شانۆکاران پێویستیان بە هۆڵی تایبەت بە شانۆیە. دڵنیاشتانەکەمەوە بە یەک هۆڵ هەل نابێ ئەبێت کۆمەڵێک هۆڵی شانۆیی بە ئاستی جیاواز بە سایزی جیاواز دروست بکرێت. هیوادارم ئەمە چارەسەر بێ. سپاس بۆ سەرنجەکان سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاراس عەبدوڵڵا بە هیوای سەرجەم کێشە و گرفتەکانی هونەرمەندان و شانۆکاران چارەسەر بکرێت. بەڵێ ئاکام ئەمڕۆ لەگەڵ بڵاوکردنەوەی گۆڤاری دووی داکۆ بۆ شانۆ لێرە پرۆژەیەکی گرنگ وەک مامۆستا ئاراس ئاماژەی پێکرد ئەو پرۆژە گرنگە باسی لێوە دەکرێت. ئەمانیش بۆ هیوایان کە بواری شانۆ بەرەو پێشچوون بەخۆ ببینێت دەیانەوێ هاوکاری هونەرمەندان و شانۆکاران بن تاکو بتوانن لە ئایندەدا لە هۆڵێکی باشی نمای
نمایشدا سەرجەم هونەرمەندان و نووسەران و بینەران لەو هۆڵەدا لە سەر تەختی شانۆ کۆ بکەنەوە. ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو دەربارەی گۆڤاری دوی داکۆ بۆ شانۆ. ڕێژنە ڕزگار لە سلێمانی سوپاس بۆ تۆ میوانەکەت.